لێکاتدا سەدان تەقینەوە لە بەیروتی پایتەختی لوبنان ڕوویدا بە پێی نوێترین ئامارەکان 2800 کەس بریندارن و 8 کەسیش کوژراون. ئەمڕۆ کە ئێوارەی ئەمڕۆ ڕوویانداوە تەقینەوەکان بە پێی گرتە ڤیدیۆکان دەردەکەوێت لەناو جیرفاندا بەدەستەوە لەناو ئۆتۆمبیلدا لە چێشتخانە و شوێنە گشتیخاندا بە یەک جار زنجیرەیەک تەقینەوە ڕوو دەدات لەو ئامرانەی کە بە پەیجەر ناسراون. ئێمە لە 1964 دوای ڕووداوەکان تشکمان خەسە سەرەوەی کە ئەو ئامێری پەیجەر چییە؟ دیارە ئامێرێکە لەبەرەوەی حیزب الله لوبنانی پەیوەندیی باشی لەگەڵ ئیسرائیل و وڵاتانی خۆرئاوا نییە، بڕوای بە مۆبایل و هێڵی پەیوەندی نوێ نەبووە، بۆیە ئەو ئامێرەی لە چوارچێوەی لوبناندا بەکارهێناوە بۆ ئەوەی ئەو پەیامانەی کە بۆ یەکتری دەنێرن دزە نەکات. بەڵام ئەمڕۆ ئەو ئامێرانە لێکاتدا ڕوبەڕووی تەقینەوەیەکی گەورە بوونەوە و قوربانیەکی زۆریش هەیە. لە 1964 ئێمە زانیاری وتمان لەسەر ئەو بابەتە لەسەر ئامێرەکە خستووەتە ڕووکە بە تایبەت لە 90ەکان و 80ەکانی سەدەی ڕابردوو ژمارەیەکی زۆر لە جیهاندا بەکاردەهێنران، بەڵام دوای هاتنی موبایل و ئامێرەکانی پەیوەندیکردن ئەو ئامێرە لە جیهاندا بەرەو کاڵبوونەوە ڕۆشتووە، تەنها لەلایەن چەند گروپێک و چەند ناوەندێکی بازرگانی بەکاردەهێنرێن ئێستا لە جیهاندا، بەڵام ئەم ئامێرە سەری حیزب الله لوبنانی خوارد. دەتوانن زانیاری زیاتر وەربگرن لە 1964 دۆتکەی ئاردی سەردانی بکەن.